بەڵێ خۆشەویستان دەچینەوە لای تەوری دومی پرۆگرامی ئەمڕۆمان پێشتر باسم لێوە کرد سەبارەت بە چارەنووسی هەرێمی کوردستاندا لە بەردەم پرسی هەڵبژاردنە بۆ مەبەستە میێندای زۆربەرە شۆڕژ عومەر چاودێری سیاسی دەکەین کاک شۆڕ سڵاو لەبێ بانیت باش. بەینی ئێوە و بەینی بینەرانی کورسات بە تێکڕاوی باش. زۆر سپاس کاک شۆڕژ لە ئێستادا ئێمە لە سەروبەندی هەڵبژاردنین مانگی دەی ئەمساڵ بڕیارەکە هەڵبژاردن لە هەرێمی کوردستان بڕێوە بچێجا دەمەوێت خوێندنەوەی بەڕێز بزانم سەبارەت بە چارەنووسی هەرێمی کوردستان لە بەردەم پرسی هەڵبژاردن. وڵای گەر تێگەیشت من پێم وایە باسی چارەنووسی کوردستان کرد لە بەردەمی هەڵبژاردن ڕاستی سەوتەکەت زۆر باش نییە. بەڵام خۆت دەزانی وەکو بڕیارە لە 20دا هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەنجام بدرێەوە ئەو هەڵبژاردنە بەنسبەت میلەتی کوردەوە هەڵبژاردنێکی چارەنووسازەوە ئێستحقاقێکی میلیەوە دەبوو 2 ساڵ بەر لە ئەمڕۆ ئەنجام بدرێ بەس بە هەر حاڵ دوای ئەو تاخیربوونەش ئێستا شەر کارێکی باشە کە مانجی دا لە 20 ئەم ساڵەکە ئەنجام دەدرێ و پێمان وایە ئەو هەڵبژاردنە زۆر جیاوازتر دەبی لە هەڵبژاردنەکانی تر و ئومێد دەکەین کە هەڵبژاردنێکی پاک و بێگەرد بێ و میلەت بە تێکڕایی بە دڵی بێەوە بەشداریی کارە و کاریگەری هەبێت لەم هەڵبژاردنەدا. بەڵێ یەکێک لە موئەسسە گرنگەکانی ئەم هەرێمە کە پەرلەمانە لێ مدەتێکی زۆرە کە کارەکانی هەڵبەسەردراوە کارەکانی ڕاگیراوە بە دووبارە ئەنجامدانەوەی هەڵبژاردن و چونەوە قۆناغێکی نوێ بۆ هەرێمی کوردستان خوێندنەوەی داهاتووی هەرێمی کوردستان چی دەبێت؟ ئەمە چ شتێک لە هەڵکێشەی سیاسی هەرێمی کوردستاندا دەگۆڕێت؟ خۆ دەزانی مەسلەی هەڵپەساردنی کارەکانی پەرلەمان یاخود ئەسڵەن هەر دوای ئەوەی کە محکەمەی ئیتیحادی مەسلەی درێژکردنەوەی پەرلەمانی کوردستانی بەکارێکی نادەستوری لە قەڵەمدا ئەوە ڕاستیەکەی بەڕای من عیبە و کەموکورتێکی گەورە بوو بووە هەرێمی کوردستان کە کارەکەی گەیاندا تا ئەو ئەندازەی کە محکەمەی فیدرالی بڕیارێکی لەو بابەتە بداتن بەڵام بە هەر حاڵ ئەمە کارێکی خراپ بوو بەڵام بوو بە پێشینەیەکی دەستوری زۆر باش بۆەوەی لە مەودووە هیچ ناوەندێکی دەسەڵات یان هیچ کەسی گروپێک زاتیەوە نەکەن کە تەدەخل بکەن لە ئێستحقاقی ملی و بە ئارەزووی خۆیان پەرلەمان پەک بخەن یا دوای بخەن یان تەمەنی درێژ بکەنەوە. پێم وایە لە مەودوایی تر ئەوە دەچێتە سەر ڕێگەی ڕاستەقینەی خۆی و پەرلەمان هەمیشە و بە بەردەوامی لە ماوەی 4 ساڵ جارێک هەڵبژاردن دەکرێت و ئەمەش دەستکەوتێکی قانونی گرنگە بۆ هەرێمی کوردستان و هەم وا دەکات لە مەودووە سومعی نێودەوڵەتی هەرێمی کوردستان بچێتەوە شوێنی خۆی و ئومێد دەکەین کە هیچ هێز و لایەنێک چیتر زاتی ئەوە نەکە کە بەشداری ڕێگری بکات لەوەی کە هەڵبژاردن کەی بکرێەوە کەی حەزی لێ بۆ کەی مەیلی لێ بۆ و کاتە هەڵبژاردن. کۆمیسیۆن ناوی 1000 کاندیدی پێشکەشی دەستەی دەستپاکی کردووە لە ئێستادا هەموو لایەنە سیاسەکان کاندیدەکانی خۆیان پێشکەش کردو بەگشتی کێبڕکێکە لە لێوان ژمارەی ئێجگا زۆر لە کاندیدایە پێ دوایە کە کۆی گشتی باگەشەکان بۆ ئایندە چۆن بەڕێوە دەچێت و پرۆسەکە کۆی گشتی خوێندنەوەی چی دەبێت بووی؟ ڕاستیەکە هێشتا ماوێتی بۆ فترەی بۆ دەستپێکی بانگەشی هەڵبژاردن بەڵام ئومێد دەکەین بانگەشەیەکی هێمن بێ و لەسەرخۆ بێ و هیچ جۆرە خروقات و پێشلکاریەکی تێدا نەکرێ و خۆتان دەزانن و میلەتی ئێمە زۆر ماندوو بووە بەدەست بێ موچەی بەدەست بێ ئاوی بەدەست بێ کارەبایی و بەدەست حکوومەتێکی نیمچە ئیفلیجەوە بۆیە ئومێد دەکەین کە چیتر باری دەرونی خەڵکی کوردستان لەوە زیاتر قورس نەکرێەوە هەوڵ بدرێتن کە بانگەشەیەکی ئارام بانگەشەیەکی لەسەرخۆ و بانگەشەیە کە تێیدا هەموو لایەنەکان وەکو یەک بتوانن بە شێوێکی یاسایی بانگەشەی خۆیان بکەن و بەبێتە دەخولکردن و ببێەوەی بوونی هیچ خروقاتێک بەڵام لە ئێستاشەوە خۆت دەزانی ینی نازانین تا ئەو کاتە چ دەبێ و چ ڕوودەدا بەڵام ئومێدمان وایە کە پرۆسەیەکی
هێمن و لەسەرخۆ و شارستانیان نەبێت. بەڵێ لایەنە سیاسەکان چۆن بتوانن ڕای گشتی بەلای خۆیاندا ڕابکێشن، چۆن بتوانن دەنگی جەماوەر بە خۆیان کۆ بکەنەوە، باشترین ڕێگا و اختیار بۆ ئەوان چی دەبێت کە بتوانن لەم پرۆسەیەدا بانگەشێکی سەرکەوتوو بکەن؟ بانگەشەی سەرکەوتوو بەندە بە تێڕوانینی حزبەکان، بەندە بۆ بەرنامە ئینتخابی کە حزبەکان تەرحی دەکەن. بەڵام ڕاستیەکەی ئێمە لە ڕووی خزمەتگوزاریەوە میلەتی ئێمە زۆر ماندووە و زۆر دەناڵێنی چەندی ساڵە بەدەست نەبوونی کۆمەڵک خزمەتگوزاری ئەساسی و بنەڕەتی دەناڵێنی هەر هێز و لایەنێک بتوانێت متمانێ و خەڵکە بەدەست بێنی و بتوانێت ڕازگۆ بێ لەگەڵ بەڵێنەکانی بەدڵنیاییەوە ئەو لایەنە دەتوانێتن متمانی خەڵک بەدەست بێنیت. بەڵێ لە ئێستادا دۆخی ئێستای هەرێمی کوردستان چی دەخوازێت؟ خەڵکی ئێستا لەم دۆخەدا کە بە جۆرەها دۆخی جیاوازدا تێپەڕێون لەگەڵ ئەوەی کە بەردەوام پرسیم و چەوخانە نشین و پلە بەرزکردنەوە کۆمەڵێک پرسێ لەناو لە ئێستادا لە دۆخی ئێستا هەرێمی کوردستانە. لە ئێستادا خەڵکی زیاتر چی دەوێت یاخود چ شتێک زیاتر لە مەسلحەتی خەڵکە کە بتوانرێت لەم دۆخەدا کە هەڵبژاردن خۆی لە خۆیدا وەکو ئومێدێکە بۆ گۆڕانکاری، ئومێدێکە بۆ چونە ناو قۆناغێکی نوێی ژیانکردن بەگشتی لە هەرێمی کوردستان جا لە هەموو ڕوویەکانەوە بێت. بەڕێستان دەزانن یعنی کۆمەڵک هەموو کورتی هەیە وەکو تازش باسم کرد بەنسبەت خەڵکی کوردستان و چاوانی موچەخۆرن چاوانی موچەخۆر نینە پێیان خۆشە سەقامگیریەکە بی لە مەسلەی پێدانی موچە و بەهۆی موچەوە هەم خەڵک دەتوانێت شت بکڕێ هەم بازار دەبژێتەوە. پێم وایە ئەوە مەسلەیەکی حیاتی و گرنگە و مەسلەی ئەوانی دیکە مەسلەی خەدەماتە لە بابەتی کارەبا، لە بابەتی ئاو و لە بابەتی پاراستنی ژینگە. ئێستا مەسەلی ژینگە بوویتە مەسلێکی زۆر گرنگ و بەداخەوە ژینگەی هەرێمی کوردستان بە تایبەتی ئەم شاری هەولێرەی ئێمە ژینگەیەکی پیسەوە. خۆتان دەزانێت ژینگەی پیس دەبێتە هۆی دروستبوونی چەندین نەخۆشی کوشندە بۆ خەڵک و ئەمە خەمە گشتیەکانی خەڵکە و خەڵک پێخۆشە مەحاکمی سربەخۆ بێ، خەڵک پێخۆشە کەس هەڵ نەکوتێتە سەر ماڵەکان، خەڵک پێخۆشە حزب تەدەخلی حکوومەت نەکا و حزب ئیشی ئاسایی خۆی بکاتن و حکوومەت خەریکی پێشکەشکردنی خزمەت گوزاریەکانی بی. هەموو ئەو شتانە هەم خەون و ئاواتی خەڵکی هەرێمی کوردستانە و حکوومەتی ئایندە پێویستە ئیتر بەجددی بێتە سەرخەت و مشور لە هەموو ئەو شتانی کە من ئێستا باسم کرد مشوریان بخوات. ئەو گۆڕانکارانی کە لە ئێستاوە بۆ منە لە هەرێمی کوردستاندا هەستی پێ دەکرد یاخود ئومێدی بۆ هەیە، پێتان وایە کەمە گۆڕانکاری هەمیشەیی دەبن یاخود کاتی دەبن؟ ئەو ئومێدانی کە لایەنەکان بەگشتی بە خەڵکی ئەدەن، ئەو بانگەشانی کە دەکرێت لە داهاتوو دەپێتان وایە ئەمانە هەمووی کاتی دەبن یاخود دەتوانرێت بە دیاریکراوی ئەم هەڵبژاردنە گۆڕانکاری لە هەرێمی کوردستاندا دروست بکات؟ من ئومێد دەکەم وە تا ئەندازێکی باش پێم وایە ئەم هەڵبژاردننی دادی ڕێگە نقطەوە چەرخانێک بی بۆ ڕاستکردنەوەی ڕێڕەوی حکومڕانی لە هەرێمی کوردستان بە ئەندازەیە کە لە ساڵحی گشتی بی و لە خزمەتی هاوڵاتیان دابی بە شێوەیەکی گشتی. یعنی ڕەنگە پێشتر زۆر وعد و عود درایە وعدەکان وکو خۆی جێبەجێ نەکرایە، ئەوەش ڕەنگە کۆمەڵک فاکتەر بووبی، هەندێکی لە هۆی بێبەڵێنی دەسەڵاتدارەکانەوە بۆ هەندێکی بەهۆی کۆمەڵێک عوامیلی دیکە بۆ بەهۆی کۆمەڵی هوکار و فاکتەری دیکە بوو کە لە دەرەوەی دەسەڵاتی ئەوانیش بووە. بەڵام ئومێد دەکەین کە وردە وردە بتوانین ڕێڕەوی حکومڕانی ڕاست بکرێتەوە بخرێتە سەر ڕێچکە و ڕاستەهێڵی خۆی. بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز شۆڕش عومەر چاودێری سیاسی، سپاس بۆ تۆ، سپاس بۆ یکەی لە ستۆدەکانمان لە شاری هەولێر لەگەڵ ئێمە ئامادە بوویت.